سڵای خواتان لێ بێ دەستخۆشیتان لێ یەکەم چاوتان ماجەکەم من عایشە بەهادین خەڵقی شار باژێر لە سلێمانی دانیشم 6 ساڵە هاتوچۆی فیستیڤاڵەکانەکەم بە بەردەوامی دڵم زۆر بە ئیشەکەی خۆم خۆشە ئەم فیستیڤاڵانە گرنگن هیوادارم هاوکاری خەڵقیش بکرێت هیوادارم شارەوانی ئاگای لێمان بێت وڵا ئاسانکاریمان با بۆ بکرێت بۆ نمونە با پارێکە وەرگیرێت لە فیستیڤاڵەکانە فیستیڤاڵ کراوەتەوانێ ئەم سەری ساڵە بە 5 وەرەقە تا 10 وەرەقە ڕۆژتووە خەڵقی فەقیر و هەژاریش بۆیە دێ بۆم فیستیڤاڵانە بۆی ئیستیفادێ بکات تۆ بێ کاسبی بکەیتەوە بیتەوە بەوان یعنی بۆ زۆربەی فیستیڤاڵ ئێمە پارەکەی زۆرە ناتوانین بەشداری بکەین ئەم فیستیڤاڵش دەستخۆشی لە یەکەم عەزیمە خان کردوێتی ئەوانەیە چای ماجەکەم وەڵای تر منیش ئەم خواردنانم پێیە وەکو ئەمڕۆ بریانی کوبا بریانی قاوەی و زەرد فاسۆلیا کفتە کوبەی گۆشت و مریشک شفتە گەڵامەیەویشمان پێیە لەگەڵ ئەم چایە من ئیلهام فتاح لە هەڵەبجەی شەهیدەوە هاتووم بەشداریان فیستیڤاڵم کردووە بەشداری زۆربەی فیستیڤاڵەکانی ناو سلێمانیم کردووە بەهۆی ئەو دواکەوتنی موچە و قەیرانی داراییەوە یعنی ئەم ئیشەم هەڵبژاردووە لە ئێستەیە چونکە خۆم فەرمانبەرم مامۆستام بەڵام لەبەرەوەی کە موچە دوا ئەکەوێت هیچ ئەمانێکی نییە نازانی کەیت کە نایەت بۆیە بەشداری ئەمەم کردووە ئەجا ئێستا بە کەلانەش بەشداریم کردووە هەر بەیانی لە سەعات 8 ئەو ناوە یینە ئێرە ئیترە تا کەلوپەر و تەرتیباتەکە حازرەکە یعنی تا مەوادەکەت حازرەکەی کاتی ئەوێت هەتا 11 شەو ئەو ناوە لێرە ئەمێنینەوە و ئیتر ماڵی کە سوکارم لێرەی ئەچمە ماڵی خوشکم ئەجینا لە هەڵەبجە هاتووم زۆربەی کاتەکانی کەش کە هاتوومەتە فیستیڤاڵەکانی کە هاتوو چۆم کردو بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە پشوەکەی درێژخایەن بوو مانەوەمان هەبوو لێرە من ناوم شیبایە ماوەی 4 ساڵە کاری خۆمم هەیە و دوکانی خەوم هەیە و بەشداری لە فیستیڤاڵەکان ئاکەم زۆربەی فیستیڤاڵەکان تیا بەشداریم کردووە حەزم کردو هەم بۆ ناسانی ئیشەکەم کە ئەمەوێت بەرەو پێش بڕۆم و ئیشەڵا بەرەو پێشیش ئەڕۆم و لێرەیە من بە حەلەبی گەرم بەشداریم کردووە کە لە زستانانە وەرزی زستانان زۆر خەڵک تەڵەبیاتی هەیە و حەزەکە تاقیب بکاتەوانێ و بۆیە منیش ئەمە حەلەبێ گەرمم داناوە لێرەشە شیرینیەکانم داناوە بەشێکی بچووک لە شیرینیەکانم داناوە چکە بەشە زۆرەکەی لە دوکانەکە ماعرزەکەم ئەم قاپە شیرینیانم هەیە خشخش و ترامیسۆ و ترالی چەشم هەیە ئەم کێکی ئیتاڵیم هەیە پاقلاوە شەکری کوڵاو لێرەوە هەنگوین کە هی معمەلی خۆمانە و محەلەبی ساردیشم هەیە ئەم جۆرە پسکیتەشم هەیە هەمووی دەزڕەنگینی خۆمە و لە گەڵ براکانیشما ئیش ئەەکەم کە بەردەوام لە فیستیڤاڵەکانە هاوکار من و ئەم شتانەش کە دروستی ئەەکەم بەرهەمی خۆمانە هەر خۆشمان دروستی ئەەکەین هیچ شوێنی تر نییە خۆمان پێوەی خەریکین. سڵام لە خزمەتیەوە بەڕێز من لە ئێران و هاتووم لە ڕۆژهەڵات لە شاری کرماشان خواردەمەنی شیرینی کرماشانم هاوردە نان برنجی کرماشان لە سەراسەری جەهانە بەناوە و ئاردی برنج ئەکرێتەوە و همچنین نخۆجی کە و ئاردی نخود ئەکرێتەوە ئەویش زۆر خۆش و زۆر باشە ئەمیشە سەوهانە سەوهانی قومیش لەسەر تاسەری جەهانە معروفە. من بۆ ئەم فستیڤاڵە بەشداریم کردووە لە هەموو شارەکانی عێراق و لە هەموو کوردستانە لە هەر شوێنێک فستیڤاڵ بێ من ئەمە 8 ساڵە خەریکم شرکەتەکەم و تێب وەفرە خوشحاڵم چونکە مردمێکی باش مردمێکی پاک لە کوردستانە زۆر بەڕێزن زۆر باشن بۆ ئێمەش باشە ئێمەش تێن بۆ ئێرا ئیشەکەین و چونکە لە ئێران حقیقەتەن پارەکەی دابەزی و بە خەرجان ناگەین. بازاڕە کوردەواریانە زۆر خۆشە شتێکی کوردەواری و بە تام و لەزەتێکی جیاوازی هەیە حەزەکەم دایمە هەبێ و هەموو شتەکان کوردەواریە ئێمە بۆیە دایمە نەخۆشن شتی کوردەواریمان نەماوە بیخۆی هەموو شتەکانمانی سل لایلۆنە ئەگەر بگەڕێنەوە بۆ شتە کوردەواریەکان شتێکی زۆر بە تام و بە لەزەت و ئەو نەخۆشی شوانتیان نامێنی حەزەکەم ئەم بازاڕە کوردەواریانە هەمیشە هەبێ و دایمە بەردەوام بێ من خۆم حەزم لە شتی کوردەواریە دایمەی حەزەکەم لە جیاتیەوەی
حەوە دەرمان خۆم جای کوردەواری خۆم بۆ نەخۆشوشتیوە هیوایەتمە شتە کوردەواریان پێشە مشتێک سڵاوی خواتان لەبێ نیشانشکەرمانداناوە خەڵکی کورد بە تایبەتی کورد دامێ خوا چەک بەدەست بووم هاتینێتەوە ئەوانێکەوە جیلەی تازەیە چەک بەدەست نەبوونە هاتوونێتەوە لێرە هێز و قوتی خۆیان تاقیکەنەوە بۆیە پێشانگاکەشمانداناوە بە سارێکی گونجاو دامانەوە خەڵک بێ یاری خۆی بکە بزانێن دەستی ڕێکە یان ڕێک نییە خەڵک زۆری پێخۆشە چێ ژیلێ بێنی لە یاریەکەی ئەمانەمان داناوە هەدیەکان هەر کەسێک یاریەکە لە پشتبەرکەکە بیباتەوە هەدیەکان بەدڵی خۆیەتی بیباتەوە یعنی بەدڵی خۆیەتوان هێسێت بەرێتەوە یان ئایرپۆرت بەرێتەوە بەدڵی خۆیەتوانێت پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم کەناڵی پەیامی بەڕێز ئەم کارانە هەمیشە بۆ پێشکەوتن و بژێوی ژیانی خەڵک زۆر کارێکی پێویستە نەشونمایەک و نەشەیەگا بە دانیشتوان و بۆ ئەو کەسانی کە خەریکی ئەم کارانە بن هەم لە ڕووی باری ئابووری و هەم لە ڕووی باری خۆشگوزارانی خەڵکەوە کارێکە بۆ پێشکەوتنی وڵاتیش خەڵکەکەش پێ و مەشغوڵە بێ و کاتێکی خۆشی لەگەڵا باتەسە ئەم شتانە لێرە ئەمە یاپراخ هەیەە بە گەڵامی و بە سەڵق کفتە و بریانی و ئەم شتانە بە ڕۆژانە لێرە دروستیەکەن و پێشکەشی خەڵکیەکەن هەمیشە سێریم شوێنانەکەی نەک هەر شوێنێک هەموو شوێنەکان بایەخی زۆریان بەواوە کە شتەکان هەمووی کوردەواری بێ هەر کە ناوی ئەم فیستیڤاڵیانی خەڵک بیریشتی کوردەواریەکەوێتەوە لەم شوێنانەوە ماوەی زۆر باوە لە شوێنەکان خەڵک ئەم شتە کوردەواریانە هێنێتە پێشەوە برەویان پێیان.